بەڵێ من نەقیب سەرکەوتم بەڕێوەبەری ڕاگەیان و پەیوەندیەکانی پۆلیسی سلێمانیم و بە فەرمی ژووتە بێژم. بەڕاستی تاچی دروستکە پەروەردایە بێ لە قۆناغەکانی سەرەتاییەوە تا ئاگاتە زانکۆ و دواتری ژێتن خزمەتکردن. ئێمە زۆر سوود لەوە نابینین لە ڕێژەکانی تاوان کەمترە بێتەوە، چونکە کەسێکی دروستن لە یاساکان گەشتون ئەتوانن ژیانی ڕۆژانی خۆیان بە شێوەیەکی یاسایی بەڕێوەبرن بەعکسی شەوانی کە لە خوێندندا بڕێن و تووشی هەندێک بابەتی ترە بنەوە. ئەبینین ئێمە لە داتاکانە پێماڵە کامانە خوێندەواریان کەمە یا ئاستی مستەوە ڕۆژنبیریان کەمە، تووشی باندەکان بوون لەگەڵ ناتێکەڵ بوون. ئێمە تەواو پژگیری خوێندنەکەین لە سەرجەم بوارەکانە هاوکار بووین. هەر شوێنێکی وەزارەتی پەروەردەیە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە پێویستی بە ئێمە بوو بێوەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ هاوکار بووین بۆ ئەم پرۆگرامانەش کە خوێندنگا مەدەنیەکانی کەین ئێمە هەر پاڵپشتیانەکەین و هاوکاریانی. بەڵێ دیارە ئێمە داوامان کردووە کە وانەیەک هەبێ وەکو وانەی سرود و وێنە و ئەمانە بابەتێکی یاساییشە بێ وەکو وانەیەک بوتێتەوە کە خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیە لە ئێستا یاسایەک دەرچۆ لەو بابەتە یا خراپ بەکارێنانی سوۆسیال میدیایە کەسی یاساییە و کەسانی کە پسپۆڕن لەو بوارە خوێندکارەکان فێرکەن تا چەند زیانی هەیە کە تۆ خراپ ئامێرەکانی بەردەستت بەکاربێنی یا زۆر خەریکی بی لەسەر نەفسێتی خۆت چەند خراپەکەوێت بۆ چاوت بۆ سەحەتت چەند خراپە بێ. دواتریش شەرحی یاساکە بکەن یاسای خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی زەرورە هەموو خوێندکارێک بیزانێ.